You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. ئەوە جلەکان تەواو بوون. ئێستاش گوێ بگرن کاتی چیرۆکی مناڵانە. با بزانین کایۆ ئەمڕۆ چی کرد؟ بەڵێ چیرۆکەکەی ئەمڕۆ ئەڵێ کایۆ جلە بەرەکات. لە ڕۆژی جشنە هەمویان سەرقاڵن و کایۆش با بڵێن خەریکی یارمەتیدانیانە. دەرگاکە کووە؟ ناتوانم ئێستا یار لەگەڵ بەم گیلبەرت. سێرکە دایکە چیم بۆ هێناوی؟ دەست خۆشکایەوە. خەریک ئاوی بە کوڕێکی گەورە. کایۆ زۆر شانازی بەوەوا کرد کە یارمەتی دایکیا و هەستێکی زۆر خۆشیە بوو. ئۆ کایۆ لەوانەیە باشتر بێ بە تەنیا بی. کایۆ وای ئەزانی ئەوەنە گەورە بووە کە بتوانێت لە جشنە یارمەتی دایکی بە کەواتاش توانێت خۆی جلەبەری خۆی بکات. تەنیا یەک کێشە هەبوو. هەموو جلەکانی هێنا بۆ خوارەوە بۆیە هیچی نەمابوو لە بەریان بکات. ئای نابێ. کایۆ ڕۆزی هەڵمەسێنە ئەو بۆچی هەجلی ژێرە لە بەرایە؟ جلی ترم هیچ نییە باوکە. کەی وایە کوڕم تۆ یەک دنیا جلو بەرگە هەیە؟ ها سەیرە خۆ تۆ ڕاست دەکەی. ئەزانم بە یاریە بکەین پێکەوە. حەزەکەی جلەکانی من لەبەرکە. ناتوانم خۆ من گەورە نیم باوکە. بۆچی ناتوانی؟ ئاخر من زۆر بچکۆلم. با بزانین وایە؟ ئەها دەی بیگرە. ڕێک پڕ بە بەریتۆن. ئەگەر هەرێک نەبێ ئەمەش بکەرە بەرێ قوربان. خدو کەمیێت. ئەتوانم کڵایەکیش بکە بەسەرم؟ بەسەری خۆم کە بەسەری خۆم. بۆستە باش شتێکی تریش بکەین. ئێستا بووی بە پیاوێکی تەواو. حەزم لەم سمێڵانەیە باوکە. چێڵێ جلی گەورە بۆ نابێ کوڕم. کایۆ سێری کە چەند جوان خۆت گۆڕیوە. زۆر قۆزە. ئەمێ وێنەی ئەم دوو پیاوە بگرم. کێ ئامادەیە چیرۆکی بۆ بخوێنمەوە؟ تۆ تەماشای ئەو هەموو ورچەپەڕۆیانە بکە. چیرۆکەکەی ئەمڕۆ ناوی بلوزی ورچەکەی کایۆیە. لێرە دانیشە ورچەکە. وا هات ورچەکە. تاکی تاکی تاک. منیش یاریەکەم. باشە. ناخێر. کایۆ بڕوای بە چای خۆی ناکرد. ڕۆزی ئەو جلەی لەبەر کردووە کە ئەم زۆر حەزی لێتی. دایکە!
بۆتەوە بۆیە یامە بەڕۆزی. زۆر بچووک نەبووتەوە بۆ من هی خۆمە من ئەمەوێتەوە دایکە. ئەم بلوزم ئەوێ ڕۆزی؟ جلی ورچەکان؟ جلە جوانەکەت ئێمێکە ڕسمی مشکی تێیە. ئای هێشتا پڕ بە بەرمە. ئاها سەیرم کەن. باشە؟ تکی تک تک وا مەکە ڕۆزی. ئای کایۆی فەقیر بارەکەسکی کای هێنا بخورو بلوزەکەشی هەر نایەتە خوارێ ڕەنگە زۆر بچووک بوو بێت کایە وایە زانی ئەتوانی بلوزەکەی بەتی بقایم بکات تیپێکی ناشرینە. تۆ مەجوڵێ. کایۆ زۆر ناڕەحەت بوو ئەیزانی کە بلوزی ورچەکەی بۆ بچووک بۆتەوە بەڵام نەیویست دەست بەرداری بێت کایۆ؟ ئەمە تۆیت کە بلوزی ورچەکە و لە بەرە زۆر جوانیش دەرچووی. ئەوە هی مناڵیمە بلوزی ورچەکەم لە بەرایە. ببوورە پێش ئەوی بلوسەکە و بەم بەڕۆزی پرسم پێ نەکردی بیرم چوو بۆ چەنە حەز لەم بلوسە کایۆ بووە. هێشتا حەزی لێ بوو بەڵام ئەیزانی کە ئێستا گەورە بۆ ئیتر بلوزەکەی بۆ نابێت لەوانەیە پێویستمان بە شوێنێکی تایبەت بێ بۆ ئەوی تا هەتایە ئەم بلوسەی تێ هەڵگرین. بەبێگەرە بەری ورچەکە دایکە. بیرۆکەیەکی زۆر چاکە ورچەکە بۆ بلوسە تایبەتەوە زۆر جوانیت. بلوزی ورچەکە با بزانین چیرۆکەکە چییە؟ ئەمڕۆ بزانین کایۆ نیازی چی هەیە؟ چیرۆکەکەی ئەمڕۆ ئەڵێ کایۆ بە دەوری کۆڵانەکەی ئەسوڕێتەوە. کایۆ زۆر حەزی لەو بوو پاسکی لە جوانەکەی لێ بخورێ و حەزیشی زۆر لە هۆڕینەکەی بوو. هێ ئەو شیرینەی منە. دایکە ئەها ئەو سمۆرەی شیرینەکەی منی خوارد دایکە ئەوە خەوتووی؟ هێشتا زۆر زووە بۆ خەو. جۆنی کایۆ؟ سڵاو سارە. کایۆ هەرگیز بەتەنیا بە دەوری گەڕەکەکەیان نەسوڕابووە بەڵام هەمیشە حەزێ کردوا بکات. هی کایۆ هەرگیز لەو پێش بەجلۆ نەچوو بۆ بەرفوارێ ئاو. زۆر خۆش بەلایو کە کەسی لەگەڵ نەبوو پێی بڵێ وامەکە. سڵاو حەزێکی خەتخەتێم بکەی؟ بەردەکە داوا هەڵە. کایۆ وەک بەشکە کەروێشک بازەیە. کایۆ بڕیارە بەتەنیا بە دەوری گەڕەکەکە بسوڕێتەوە. مەترسە بێڵسەکێکی چاکە. کایۆ لە سەگەکە ترسا. بۆ گوێچی؟ ئەمەوێ بەتەنیا بە دەوری گەڕەکەمانە بسوڕێمەوە. ئەی تۆ حەز ناکەی وەکو من بکەی؟ تۆ زۆر ئازای لێرەوە بڕۆ ئەگەیتە ماڵەوە باشە کایۆ؟ کایۆ خەریک بوو ترسی لێنیش بەتەنیات بۆ دەرەوە. ئەگەر ون بوو چی بکات؟ ئەگەر سەگێکی گەورەیتری بینی ئەگەر قەلە ڕەشێکی گەورە دوای بکەوێت. چۆنی ئەدناسم تۆ کایۆی تۆم لەگەڵ دایک و باوکتا بینیوە. کایۆ زۆر جار ئەم ژنەی لەگەڵ دایکیا بینیوە. خۆت بەتەنیا تا ئێرە هاتوویت پێم بڵێ. سەیری دەستم کە بزانە چیم پێیە. حەز ئەکەی بیگریت؟ خاڵخاڵەکە
خاڵۆکە ماڵی خاڵم لەکوێیە؟ وابزانم ئێستا کاتی ئەوەیە تۆش بڕێتەوە بۆ ماڵەوە کایەوە، بەڵام بۆستە باش شتێکە بۆ بێنم. خوافیز خاڵۆکە، سپاس. ژنەکە کەسێکی باش بوو. کایۆ پێی خۆش بوو کە ژنەکە دەستی بگرێ و بیباتە ماڵەوە. جوانی دایکەوە هاتمەوە. ئەمەوە لەکوێ بوو کایۆ؟ خانمێکی ئەیمێ. ئەها ئەوەتە؟ زانم کێیە. بەڵام تۆ چیتە کرد لەوێ؟ تۆ کە خەوتە بووی من بە چواردەوری گەڕەکەکەی خۆمان ئاسووڕامەوە دایکە. بەڕاستە؟ فوارێک و خاتخەتێنێک و سەگێکی گەورە و قەڵەرەشێک زۆر منی ترسان دایکە. نازانم. ئەی نەترسای؟ یەک تۆست دایکە. گوێ بگرەکایەوە ئەبێ گەورە بی ئینجا بە گەڕەکەکە بسوڕێیتەوە. هەمووتان ڕاوەستن. ئێستا کاتی چیرۆکی ڕۆژی لەدایک بوونە. بابزانین کایۆ لە ڕۆژی لەدایکبوونەکە چی کرد. ناونیشان چیرۆکەکەی ئەمڕۆ ئەڵێت دیاریەکانی ڕۆژی لەدایکبوونی کایۆ. ڕۆژی لەدایکبوونی کایۆ بوو. دایکی سەرقاڵی دروستکردنی کێکی ئاهەنگەکەی بوو. بڕوان ناکەم حەزکی لە پاکردنەوەی قاپەکە یارمەتیم بەی. زۆر حەزم لێ دایکە. هەرزانی وایە. کێکی ئاهەنگی لەدایک بوون. بەشم بان کەمێک مەوێ دەی بەشم بان. دەی کایۆ تۆزە لەو چاکە بەشی ڕۆزی بە. دەنا باوکە. وامەزانی ئەڵێ کایەوە بێ بەشی ڕۆزی بە نەک تۆ. کایۆ بە هەمویانی وتبوو کە دیارەکەی بۆی ئەهێنن یاری دایناسۆر بێت. بەڵام ئەوەی داگەورە دایناسۆر نەبوو. بلوزێک بوو. حەزە لێیە کایۆ؟ ئەی چۆن حەزی لێی نییە؟ ئەی گیان شکر گەشت. لیۆ گیلمەندن. وەرنە ژوورەوە؟ یەک تۆزی تر بۆستە کایۆ. ئێستا تەواوە بم. زۆر بەگەنی ناویە باوکە. جەژنی لەدایکبوون پیرۆز بێ کایۆ. جەژنی لەدایکبوون پیرۆز بێ کایۆ. جەژنی لەدایکبوون پیرۆز بێ. جەژنی لەدایکبوون پیرۆز بێ. فوو لە مۆمەکانەکەی کایۆ. ئارەزوێک بخەدڵتەوە کایۆ. ئەبێ ئارەزووی شتێک بکەی. کایۆ نەی ئەزانی ئارەزووی چی بخوازێ. حەزی لە دایناسۆرێکی تایبەت بوو. کایۆ ئەوەنەی خواردبوو لەوە زیاتر کێکی لەدایکبوونەکەی پێ ناخورا. ڕۆژی لەدایکبوون پیرۆز بێ کایۆ. ئەوە داینەسوورە تایبەتەکەمە. سپاس. یەک تۆز دوای ئەوە هەمویان دەستیان کرد بە خواردنی ئایسکرێم. ڕۆزی هەموو بلووسەکە قیس کردم. هانێ ئەم بلووسە لە بەرکە. واو! ئەمەش داینەسوورێکی تایبەتی ترە. کایۆ ئێستا داینەسوورە تایبەتەکەی دەستکەوت بوو کە دەمێک بوو ئەیویست. ڕاستە ئەوێ لە جیاتی یەک داینەسووری تایبەت دوانی هەبوو. واو! زۆر جوانە. ئەمە خۆشترین ئاهەنگی لەدایکبوونمە.